هێلی لاف چۆن بەکەمتری ماوە بۆ خاوەنی داهاتێکی خەیاڵی جلی ماڵکە و جی کلاس نەبێ ناژوە سەفەرەکانی بە تایارە خاسە و VIP نەبێ ناڕوە کامە خانمە بەناوبانگ دەڵێ هێلی لاف لاسایی من دەکاتەوە کێشیان لەسەر چییە؟ بۆچی کۆنسێرتەکەی لە شاری هەولێر ئەنجام نەدرا؟ هۆکار چی بوو؟ داهاتی ساڵانەی ئەو خانمە بە چەند دەخەمڵێندرێ؟ ئایا لە ئێستادا خۆشەویستی هەیە یان خۆشەویستەکەی کێیە؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە وڵاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێرت بینێتەوەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمە و کۆزەنگۆ لە کەشدا بگرن بۆ ئەوی تۆ خۆشەویست یەکەمی کەسبی کە بابەتەکانمان ببینی وە سناپشاتەکەشمان ئاد بکە بۆ ئەوی ناوت بچێتە نێو تروف پشکۆ ببی بە خاوەن خەڵات و هەروەها ئاگاداری نوێترین هەواڵەکانمان بیت. هێلی لاف چەندین گۆرانی ستایل جیاواز و کاری بزنزی جیاوازی هێنا کوردستان. ئەو خانمە کە ناسراوە بە شێرەکە. ئایا ئەو خاتونە هەموو خەڵک لایەن سەیرە چۆن دەوڵەمەند بوو چۆن ئاوا بۆ ئایکۆنێکی دیار لە ناو ملەتی کورد؟ هێلی لاف ناوی ڕاستەقینەی ناوی هێلان عەبدوڵایە لە ساڵی 1988 لە وڵاتی ئێران لەدایک بووە. هۆکارەکەشی ئەوەیە دەڵێتن من لەگەڵ دایکم و باوکم بەهۆی کوردایەتیەوە چوینە وڵاتی ئێران و هێلان خەڵکی شاری دووهۆکە بەڵام لەوێ لەدایک نەبووە. باز لەوە دەکاتن دوای ئەوەی کە لەدایک دەبێت لە وڵاتی ئێران دەستنە وڵاتی تورکیا و دوای ئەوەش بۆ وڵاتی فینلەندا بەهۆی کوردایەتیەوە چۆتە وڵاتی ئەوروپا و تاوەکو ئێستاش چەندین جار وێنەی دایک و باوکی دادەنێ بەجلی کوردیەوە وەروەها سیلاهیان لە دەستا. هێلی لاف لە تەمەنی منداڵیەوە حەزی بەکاری موزیک و سەما بووە تاوەکو تەمەنی بۆتە 18 ساڵ. دواتر ڕووی لە وڵاتی ئەمریکا کردو و چۆتە وڵاتی لۆس ئەنجلوس لەوێندەر کەناڵێکی یوتیوب دادەنێتن و گۆرانی دەڵێتن. دوای ئەوەش لەگەڵ کۆمپانیایەک حەق دەکات و چەندین گۆرانی و کلیپ دروست دەکاتن. بەڵام پێش ئەوەی بەناوبانگ بێتن لە کوردستان چەندین کلیپی هەبوو بەڵام هەموو کلیپەکانی ڕاش کردەوە و هیچ کلیپێکی نەماوە. لە ئێستادا وەکو یەکەمی کلیپی خۆی بە کورد ناساند ئەویش بەناوی ڕسک ئیت ئاڵ بوو. ئەو گۆرانش دەنگدانەوەیکی ئەگزار زۆری هەبوو لەبەرەوەی چەندین هێمای ماسۆنیەتی تێدا بوو خەڵک پێیان وابوو ئەو خاتونە ڕیکلام بۆ ئەو دەستگایە دەکاتنەوە. هەلو گۆرانیەش هێلی لاف بە کچە شێرەکە ناسرا. هێلی لاف بازەوە دەکاتن ئەو نیشانانە نیشانەی زۆر ئاسایی و من بیری و باڕن بەو شتانە نیە وەروەها هیچ هۆکارێکیش لە دوو ئەو کلیپێ مندانیە و تەنها قسە و قسەلۆک و خەڵک هەڵیان بەستووە. هێلی لاف وەکو هەموو جارێک هەر کلیپێک دەکا و دەنگدانەوەیەکی ئەگزار زۆری دەوێت بە تایبەتی کلیپی بۆی بای. ئەو کلیپە وەکو کچێک بەشداری کردو لەسەر پشتی پیاوان دانیشتبوو. دووبارە بۆ دەنگدانەوەی زۆر لەناو سۆشیال میدیا. وەروەها ئەو کلیپەیە هێلی لاف لاساوی هونەرمەندی بەناوبانجی ئەمریکی مارلی مۆنرۆ دەکردەوە و دەژڵێ شانازی بۆ دەکەم کە لاساوی ئەو خاتونەم کردەوە. لە دوایین کلیپیش لەگەڵ هونەرمەندی عێراقی مامەد سالم کلیپێکی دەرکرد دەنگدانەوەی ئەگزار زۆرێ و دوای کلیپە هیچ دەنگێکی نییە و هیچ کلیپێکیشی بڵاو نەکردەوە. هێلی لاف وەکو خانمە بزنزومانیش دەناسرێتەوە وەروە چەندین کاری بزنزی هەیە بە تایبەتی ئارێژگایەکی لە شاری هەولێر هەیە و دەژڵێتن لە ئێستادا خەریکی ئەوەیە ئارێژگایەک لە شاری دووهۆک و لە وڵاتی دووبێژ بکاتەوە. بەڵام هێلی لاف هەر کاتێک دەردەکەوێت بەجل و سێری و سەمەرەکانی چاوی خەڵک دەباتە سەرخۆی وەروەها زۆربەی جار جلی مارکەشی لەبەرە. ئەگە ئەو جلانێ ئەو لەبەری دەکات وە مارکێ ئەسلی بن ئەوە نرخی یەک قاتی دەگاتە 5,000 دلار کە دەکاتە 50 وەرقەکەەوەش نرخێکی گەلک زۆرە. جلی دووبارەش لەبەر ناکاتەوە بە بەردەوامیش جلی مارکە دەپۆشێ. وەروە جنتاکانیشی هەمووی مارکێ و کە ئەوانش لە وڵاتانی تورکیا و دووبەی هەیە. وەروە مارکەکانیش گوچی و چەندین مارکەی تری بەناوبانگە کە ئەو خاتونە حەزی پێیەتی و خەڵکێکی زۆریش لایەن سەیرە. ئەو خاتونە چۆن ئەو بڕۆپارێ و ئەو ساڵۆن و وەروەها شۆپینگی جلوبەرگی داناوە لە زاری خۆی وا باز دەکاتن دەڵێتن من هەر لە تەمەنی منداڵیەوە 18 ساڵیەوە کارم کردو بە پارەکانی خۆم دامناوە. بەڵام خەڵکێکی زۆر دەڵێن ئەمە هیچ پێ ناچێ پارەی خۆت بێ لەبەرەوەی ئەو کاری تۆ دەکەی بە ملیۆنەها پارەی دەبێتن و
ڕاستە تۆ ناوبانگێکی باش تێ و هەر شتێکدا نەیلاوانێ لی سەرکەوتوبی بەهۆی ناوبانگەکەتەوە، بەڵام ناتوانانی بەو کارانە بەکاری هوەری یاخود هەر کارێکی تر بکێ و بگێ ئەو ئاستەیە. بۆیە لە زۆربەی وڵاتانی دنیا کەسە بە ناوبانگەکان لەگەڵ کەسە بزنسمانەکان کۆ دەبنەوە، وەروەها ئەو کەسە بە ناوبانگە خۆی بە دیاردێخ و کەسە بزنسمان و دۆڵەمەندەکانیش شوێنەکە دەکەنەوە. وا دیاری هێلی لەفیش وایە، بەڵام خۆی ڕاستەوخۆ باسی ئەوەی نەکردووە کەوا کێم لەگەڵە و کێ شریکمە و کێنیا تەنها خۆی بە دەرکەوتۆ و خۆشی تاوکو ئێستا کارە بزنسەکانی خۆی بەڕێوە دەواتن. هێلی لەف ئەو خاتونەیە زۆر لەگەڵ ئاژەڵەکان ئاژەڵ دۆستەوە، زۆربەی کات ئاژەڵە بێلانەکانی هەڵگرتوۆ لەسەر شقام و بەخێوی کردوون. وەروەها ماوەیەک پێش ئێستا خانمی دیاری کورد دەشت نێمڕات چەندین قوشەی ناڕاستەوخۆ بە هێلی لەف دەڵێ تۆ لاسایمنت کردو تۆ هەر شتێک کە من بە تەمابووم بیکەم تۆ لەم نەزەوت کردو و تۆ کردوتە. بەڵام ڕاستەوخۆ ئەو خاتونە ناوی هێلی لەف نایەنێ، بەڵام زۆربەی بۆچنەکان دەڵێن خات و دەشت نێمڕات کێشەی لەگە هێلی لەف هەیە، بەڵام تاوکو ئێستا هێلی لەف هیچ لێدوانێکی لەسەر ئەو خاتونە نەداوە، بەڵام دەشت نێمڕادیش هیچ لێدوانێکی نەداوە ڕاستەوخۆ بڵێ تۆی هێلی لەف ئەو کارت کردووە. بەڵام بە ناڕاستەوخۆ ئەو شانێ بەکاری دێنی تەنها هێلی لەف ئەو شتانەی هەیە و کە دەڵێتن لە وڵاتی ئەمریکا هاتیۆ و 1 دینارت پێ نەبوو چۆن ئاوا دەوڵەمەند بووی کۆرانیەکانی من و ئەو شتانێ بەتەما بوو من بیکەن و بینان بە من دایان بە تۆ لە منیان زەوت کردووە. وە دەربارەی خۆشەویست و عەشق و غەرامیەت لەبارەی خۆشەویستیەوە لە هێلی لەف دەپرسن ئایا تۆ خۆشەویستت هەیە؟ دەڵێن نەخێر خۆشەویستم نییە، وەرەوە دەژڵێن نۆ کۆمنت. و خەڵکێکی زۆریش گومانیان لەوەیە کە هێلی لەف لەگە کەسێکی بەناوبانگ و ناودار و سیاسی بێتن لە کوردستانەوە و کەسەیە یارمەتی بدا لەبارەی مادیەوە، وەروە تاوەکو ئێستا هیچ کەسێک لە زاری خۆی نەی سەلماندۆکە و کەسە کێیە کە خۆشەویستی هێلی لەڤە ئە کەسە بەناوبانگە چێە؟ وا دیارە لێ سادا بەندمێهێنی ماوەتۆ وەیس شتێک نەسەلمەندراوە. وەروەها ساڵۆنەکەی هێلی لەف گەر بوو بڕواتە نزیکەی 6 وەرەقەی دەوێتنەوە کەسانی ئاسایش بۆ 4-5 وەرەقە دەڕازێنرێنەوە. وەروەها ئەگەر VIP نزیکەی 10 بۆ 15 وەرەقە گەر تەنها ئەو کارە بکە ساڵانە نزیکەی بۆ 30 لەفتەری هەیە وە زۆر زیاتریش. وە لێ سادا خەریکی کاری بزنسەوە لە چەندین وڵاتی تر و تاوەکو ئێستاش ماوەیەکی باشە هیچ ڤیدیۆ کلیپێکی نەکردو و لە ئایندەش دیار نییە. زۆر سپاس بۆ سەیرکردنەوەی ڤیدیۆکە و پێتان خۆشە ئەمجار لەسەر چکە ساتێشتری بەناوبانگی کوردستان یاخود جیهانی ڤیدیۆ دروست بکەین بۆ ماڵە کۆمنت بنووسن، وەروەها لایک و کۆمنت و شێریشتان لەبیر نەچێتن و سەبسکرایب کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوی تۆ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی نازبستە نێتر و پشکۆوی بەخاو خەڵات، وەروەها ئاگاداری نوێترین هەواڵەکانمان بی. هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.